سەبارەت بە یاری ئەوە جەولەی یەکەم ئەمە چاوەڕوانکەران بوو جەولەی دووەم گاریمان لەگە پێشکەوتن بوو یاریزانەکەمان هەموو لاون ئەمەیشە زۆر ئیش لەسەر یاریزەکانی لاون کرد دیارە فەریقی بەرامبەرش بە ئەوە ئەزمونتر بوو لەمە گەمەی باشتری کە شەوتی یەکەم شەوتی دوم ئەمە باڵا دەستر بووم پەنەرتیشمان لە دەستدا بەڵام مۆفەق نەبووین شەوتی دوم ئینشاڵڵا لە یاری داهاتوو قەرەبوو بکەین ئینشاڵڵا. بەڕاستی یاریەکە تابرێ یاریشی بڕێک زەحمەت بوو لە بۆمە لەبەرەوەی یاریەکەمان دۆڕاند بوو ینی مەفروض بوو ئەو یاری هەبینەوە زەختەکە بوو لەسەر لاعیبەکان بەعکمیەوەی چکە تو ئەگەر خوا نەخواستە تعادلت کرد بە یان خەسارە دابا لە منافەسەکەی دەچێت دەرێ ئەلحەمدولillah باش خۆمە ئامادە کرد بوو لە یارەکەش موفق بووین گۆلێکمان کرد و ئیدی بۆ گۆلە ژارەکە کۆتای پێات دەستخۆشی لە یاریزان دەکەم پیرۆزبای لە هەمیان دەکەم جودێکی باشیان سەرف کرد دووبارە پیرۆز بە هەمیان.